پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆمانی ڕوونەکاتەوە ئەفەرمێ لە خەڵکەکانی پێشی ئێوە کابرایەک هەبوو خۆی کوشت، دەستی خۆی بڕی، دەمارێکی شادەمارێکی خۆی بڕی، خوێنی لە ڕۆشت و نەزیفی کرد تا مرد. خوای تعالی پێی فەرموو بادرني عبدي بنفسه حرمت عليه الجنة، پەلەی کرد ڕوحی خۆی بەبێ ئیزنی من دەرکرد، ئەوە من بەهەشتم لەسەری حرام کرد. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جەنازەیەکیان هێنا بۆ مزگەوت بۆ ئەوەی نوێژی لەسەر بکا و فەرمویان ئەی پێغەمبەری خوا ئەمە خۆی کوشتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من نوێژی لەسەر ناکەم، ئێوە نوێژی لەسەر کە من نوێژی لەسەر ناکەم. عقوبەی ئەو کەسەی کەوا خۆی ئەکوژێ حەقە مسلمانان ئەو عقوبەی بدەن نەکەونە شوێنی و نوێژی لەسەر نەکەن بۆ ئەوەی خەڵ ئەو مەسئلە بە ئاسانی نەگرێ. خۆشەویستەکانم من زۆر جار ئەڵێم بڕێ شت هەیە مسلمانان بڕێ گوناح هەیە ئەکرێت، بڕێ تاوان هەیە ئەنجامەدرێ، مسلمانان ئەتوانن عیلاجی بکەن. جزئێک بەشێک لە عیلاجەکەی چارەسەرەکەی لای مسلمانانە. مثلا ئەم بێدینی و کوفرەکە لە ناو خەڵکا باوە، زەلامە بینی لە ئەنتەرنێت لە ئەملا ئەولا کوفرەکە بێدینیەکە، ئەو کەسانە ئەو کەسە بێدین و کافرانە کاتێک ئەمرن ئەیانهێنن بۆ مزگەوت، لە مزگەوت ئەشۆڕێنەوە، لە مزگەوت کفن و دینەکرێن، پاشان نوێژ لە مزگەوت ئەکرێ، پاشان مسلمانە زۆر ئەکرێتە شوێنی بەرە قەورسان، کۆمەڵێک بۆ ڕیا، کۆمەڵێک لە ترسا، کۆمەڵێک یعنی بەڕاستی حیفە مسلمان ئەمەندە دینەکەی زەعیف بێ نوێژ لەسەرکە کەسی کافر بکە. کەسێک کە ژیانی بە کوفر و بێدینی ئەباتە سەر تۆ ڕۆی نوێژی لەسەرەکەی دەم ئەکاتەوە ئەڕشێتەوە بەخوا و بە پێغەمبەرەکەی و بە قورئانەکەی خوا و بەڵام تۆش ئەڕۆیەکەویتە شوێنی نوێژ یا ئەهێن بۆ مزگەوت نوێژی لەسەرەکرێ. طبعا ئەو کەسەی خۆی ئەکوژێ ئەگەر ئیماندار بێ یعنی مسلمان بێ وەک ئەوە نییە، طبعا فەرقی هەیە، بەڵام من مەبەستم چارەسەرە ئەگەر ئێمە ئەمەش ئەو کەسەش نوێژی لەسەر مەکە مڕۆ لەگەڵیا بۆ قەبرستان دوای ئیتر خەڵک چاوی لێ ناکە. بەڵام هەرچی فەیسبوک هەیە گشتی وەسفی فڵانە کەس ئەداتەوە کە خۆی کوشتووە، هەموو عالەم وەسفی ئەداتەوە، وەسف و سەناوی چی پیاوێک و چی. کاکە تۆ بیر لەوە ناکەیت و ئەو هەموو گەنج و مناڵ و ئەوانە گشتی چاو لەواکەن کابرا خۆی کوشتۆ تۆ وەسفیەکەی، تۆ سەنایەکەی، حتا بە هەر کەسێکیش بێ، با دۆستت بێ، با خۆشەویستت بێ، خوا پەنامان بدە کە ئەو تاوانەی کرد بەڕاستی حەقە لە دنیا عقوبەی ئەو کەسانە بدرێ و عقوبەکەشیان ئەوەیە نوێژی لەسەر نەکەی و نەکەویتە شوێنی بۆ قەورسانیش. و طبعا ئەگەر کافر بێ ئەوە ئیتر هەر يعني والله يعني چارەسەر ئەوەیە کە کەسێک کە کفری کرد ئەگەر ژنت پێدا بێ ژنەکەی لێ بسێنیتەوە، ئەگەر مرد نوێژی لەسەر نەکەی، نەهێنرێتە مزگەوت، نەخرێتە قەورسانی مسلمان، ئەگەر ئەمانە بکەی ئیتر باوەڕ بکە خەڵک بە ئاسانی ناوێرە کوفر بکە، ناوێرە ئەو بێدینیە بکە کە ئەمڕۆ لەناو خەڵکە زۆر بە ئاشکرا ئەکرێ، زۆر بە ئاشکرا بێدینی ئەکرێ، جورئەت ئەکرێ. جاران بەر لە 20-25 ساڵ کەسێک کافریش وایە نەیەتوانی بە ئاشکرا بڵێم کافر، باوەڕ کە کافرەکان ناو خۆیان هێنەنا مەلا شێخ لەبەر ئەوەی خەڵک نەڵێ کافرن. والله چەندین کافر هەبوو ناو خۆی نابوو مەلا فڵانە کەس، کافر و بێدین، باوەڕی بە دینی ئیسلام نەبوو، ناو خۆی نابوو مەلا فڵانە کەس بۆی پێ نەڵێن کافر، ناو خۆی نابوو شێخ فڵانە کەس بۆی پێ نەڵێن کافر. ئەیگەر کەوتوو پێدوت کافر ئیتر کابرا هەرێک دنیای ئەم لە دنیای کۆتایی بە ژیانی دێ، بۆیە ناتوانێت کفر بکە، ناتوانێت هەڵگەڕێتەوە لە دینی خوا. بەس ئێمە دینەکەمان زەعیفە، خەڵکێکی زۆر دێ بۆ مزگەوت، بەس ئەوانەی دێن بۆ مزگەوت وەکو کەفی سەر دەریاوان براینە، ئێمە زۆر بەمان وەکو کەفی سەر دەریاوانە، هیچ زۆری بۆری خۆزگا ئیسلامەتیەکەمان بەڕاستەقینەیی بگردایە ئەو کاتە وەزعمان بەم ڕۆژە ناگەیشت، ئەو کاتە ئیسلام سەربەرزە بوو، ئیسلام عەزیزە بوو، ئەو کاتە وەسفی خۆکوژ نەدرایەوە، کابرا خۆی کوژیە و بێدینیش خۆی کوشتووە، تۆ وەسفیەکەی کورە عەیبە ئینسانی مسلمان ئەمەنە دینی زەعیف بێ.